بشي دومي أخلاق بريتيا لا أخلاق لقل إنسان كان بتايبد مسلمانان كجورترين بشي أخلاق لقل مسلمانانا بهمان شوا أبيتوا ببشيك لتوحيد كبريتيا لهبوني ولا أبو مسلمانا بتنها بوتنيا ولا أبو غير مسلمان هبي أما أساسا كباسي أخلاق لقال الله كربان توحيد أساسا دعاي فرمان وقدغ ودعاي خراب وشاك ومانا باشا كليرج باسي أخلاق لقال مسلمان أنا كين ولا أساسا ولا أساسا يتر دعاي بابتكان يتر لما الله قسكردن ودرو راستي وهل سكوتو أو بابتانا دعاي أوان يتر ولا أساسا أبي هدوي بو إنساني مسلمان نابي بي ولا أبي بوي ولا إشياء خوشويستي بخوشي خودني أبي مسلمان خوش بي لهر شوية بي هر رقز بي هر زبان بي أما يكم دوام پشتیوانی أبي پشتیوانی كي أبي پشتیوانی بي سري بخي يارمتي بدي ولا أمانة لخوي يقري أجرنا أو بري بيروج بي لقلو مسلماني برات باشا أبي بروشي بي خمي بخوي أجرنا أو بري بيروج بي لقلو مسلماني برات حتى قيامة الدعاية وبكي ناني يا ورزق اللي قرتو بارد دا وبرد بو فلان شوان وهنا وبو فلان شوان أو نسودين يا بوت أو نسودين يا بوت الله سبحانه وتعالى لقرآن فرمي إنما وليكم الله ورسوله والذين آمنوا پشتیوان و دۆست و سەرخەر و خۆشەویست و پەرۆشیەوە ئەبێ ئەمە هەمووی بۆ کێ بێ بۆ ئەڵڵا بۆ دینەکەی بێ بۆ ڕەسوڵ الله بۆ سونەتەکەی بێ پاشان بۆ ئیمانداران بێ والذين آمنوا جا تەماشاکە ئاەتەکە ئیمانداریش دیاریەکە کێیە والذين آمنوا الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون إيمان دار ويا اللي وتيجنا شيء أركز بتي من إيمان دار مونا بإيمان دار بدمي خوي ابن سلول وعود عبد الله يكري سلول أيو آمنا بالله وباليوم الآخر بوابي مسلمان الله سبحانه وتعالى بدر يخسو فرمي وما هم بمؤمنين نا أويك نيجكا زكاتيا ولا قال كيش على نيجكانيا راكعون علماء فرمون يعني جماعتنا فوتين چونکە فەوتاندنی جەماعەت بە گشتی و بە تایبەت هی بەیانی و عیشا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەچی ناوی بردووە بە نیشانەی منافقە فەرمێ ئەثقل الصلاة على المنافقين صلاة الفجر وصلاة العشاء لروايتك هاتو عصري في جماعة لجماعته أي فوتين گوێی پێ نایەن و ئاگاداری خۆت بە پێوەر ئەوەیە الله جل جلاله بۆی داناوی بۆ ناسینەوەی مسلمان أبو شيء مسلمان بناسره پشتیوانی و سەرخەر و دۆستایەتیت بۆ ئەو بێ ئەو پەڕی ڕەوشت و ئەخلاقی نواندۆ لەگەڵ مسلمانەیە و هیچ شتێ لەوە باشتر نییە بۆ برایەکی مسلمانە بیکەی سوودێکی قیامەتی پێ بگەێنی کوفرێکی تایە پێی بڵێ ئەو کوفرە مەیکە نیفاقێکی تایە ئاگاداری کەیتەوە لێی شیرکێکی تایە ئاگاداری کەیتەوە لێی تاوانێکی تایە ئاگاداری کەیتەوە لێی ئەوە باشترین سوودە پێت گەیانەوە ئەوە گەورەترین یارمەتیە کە داوتە ما باقی مادیات کافریش جاری واهەیە بۆ مسلمان کافریش جاری واهەیە مادیاتەکە بۆ مسلمان نەتان دیوە کابرا یەهودیە ماڵە بەخشێ بە مسلمان اعتیادی هاوکاریەکە و منەظەمەشی بۆ داناوە نەسڕانیە هیچ سوودێکی پێ ناگەێنێ بۆیە ئاگادار بە دوا ئەوە تۆ دژایەتی کافر و مشریک بکەی ئەوەش هەر بەشێکە لە چی لە ئەخلاق لەگەڵ الله سبحانه وتعالى ئەنجا بەشێکیشە لە ئەخلاق لەگەڵ مەخلوقات الله سبحانه وتعالى کە باسی ئیماندارانەکە فەرمێ چی فەرمێ ئەشداء على الكفار رحماء بينهم لەسەر کافرەکان توندن بەڵام لە نێوان خۆیانە ئەهلی تەوحید بەڕەحمن بەسۆزن میهرەبان لەگەڵ یەکتری تەماشای خۆ بکە بەم ڕۆژگارە بزانە وەهای چکە بەڕاستی ئاەتەکە وەصفی ئەو کەساناکە کە لەگەڵ ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم فەرمێ چۆنن ئەشداء على الكفار رحماء بينهم
بزانە وای ئەوە پێوەرە بۆ ئەوەی بزانی ئایا تۆ لەگەڵ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم یا دژیتی. سەیری فەیسبووکەکەت کە، سەیری کۆمێنتەکانێکە، سەیری مەجلیسێکە کە قسەی تیاکەی، بزانە لە هەموو ئەمانەیە مسلمانی حەقیقی ئەڵێم، مسلمانی ئەمریکی ناڵێم، باشە؟ مسلمانی ئەوروپی ناڵێم، تاغوت پەرست ناڵێم، دیموکراسی خواز ناڵێم، قەبر پەرست ناڵێم، جەهمی ناڵێم. بزانە ئەم مسلمانە حەقیقیە لە دەمە پارێزراوە بۆیان نا. ئەگەر پارێزراوە ئەوە بەشێکی ڕۆحەمە تیاتایە، بەشێکی ماوە کە بریتە لۆی پشتی بگری سەریخەی. هێشتا بە نوقسانی تۆ یعنی وەلا ئەکەت بۆ ئەو هەبووە. ئەگەر نا فەیسبووکە دەکرێتەوە هەرچی مەلای عەلمانیە لە دەمە پارێزراوە، هەرچی مەلای دیموکراسی خوازە لە دەمە پارێزراوە، هەرچی مەلای قەبر پەرستە لە دەمە پارێزراوە. گرتوتە بەکێوە بە مامۆستایەکەوە کە کوفر ئیمانی بۆ ڕوو نەکاتەوە، ڕقلەوە بەزەو پارێزراونیە لە دەمە. ئەوە تۆ بێڕەوشتی بەشێکی لەگەڵ ئەڵڵا و بەشێکیشی لەگەڵ باشترین عەبدەکانی ئەڵڵا جەلە جەلالوهو کە ئەهلی تەوحیدن. و تۆ ئەمەت عەکس کردووەتەوە بەڕەوشتی لەگەڵ شەیطان و ئەولیاکانی شەیطان. ئەو باجی هەیە لە قیامەتە، قسەکردنە، لایڤت، هەموو شتێکت حسابی لەسەرە. ئەمە الله سبحانه وتعالى لە قورئانە باسی کەسانێک ئەکا بۆمان کە دۆستایەتیان بۆ کافرانە. فەرمێتی لەبارەیانەوە وەلەو كانوا يؤمنون بالله والنبي وما أنزل إليه ما اتخذوهم أولياء. ئەوانە فەرمێ ئەگەر ئیمانیان بە ئەڵڵا هەبوایە و ئیمانیان بە ڕەسوڵ الله هەبوایە و ئیمانیان بەوە هەبوایە بۆ ڕەسوڵ الله هاتووە صلی الله عليه وسلم کە ئەو دینی ئیسلامەیە، فەرمێ هەرگیز دۆستایەتی کافریان نەئەکرد. کەواتە ئەو کەسەی دۆستایەتی کافر و مشریک ئەکا عەلامەتی ئەوەیە ئیمانی نە بە ئەڵڵا هەیە، نە بە ڕەسوڵ الله، نە بە دینەکەی ئەڵڵا. سێ پرسیارەکەی ناوگۆڕ لە وەلا و بەڕا تێکەوتبی جواب پێ نادرێتەوە. هەرچی مەلای دنیا لەسەر گۆڕەکەت بوەسێ و تەڵقی نەبە. ئەم دینە گاڵتە نییە برا، ئەهلی ئەم دینە گاڵتە نییە. تۆ بێ ئاگابی لە هەموو شتێکی، ئیدعایەوەش بکەی باشترین ئیمانداری و لەسەر باشترین ڕەوشتیشی، ئەبێ بچیتەوە بە خۆتا ڕۆژانە. ئەمانە ئەساسی ڕەوشت و ئەخلاق و دینەکەتن کە بەردەوام شەیاطینی جن و ئینس دژێتی، هەوڵایە تۆ نەدبێ مەشغوڵێکە بە لاوەکیەکانەوە بە ئەوانی تر هەبێ.